خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کاتێک کە تەمەنی 5 ساڵە مناڵێک نەشتەرگەریەکی بۆ ئەنجام دەدرێ، یەکەم نەشتەرگەری بووە لە مێژوودا، بەبێ بەنج، بەبێ جیهاز، بەبێ دەوا و دەرمان، بەبێ سۆندە، بەبێ ئەوەی کە هیچ شتێکی تیا بەکار بهێنرێ، بۆ یەکەم عملیاتێک، یەکەم نەشتەرگەریەکە کراوە بۆ خۆشەویستی خوا کراوە صلی الله عليه وسلم. وەک لە حەدیثەکەی صحیح مسلم داهاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تەمەنی 5 ساڵ بوو، لای ئەو ئافرەتە بوو کە ناوی حەلیمەی سەعدیە کە شیری بە پێغەمبەری خوا دابوو صلی الله عليه وسلم، چونکە دایکی بەخێوی نەکرد لەبەر نەخۆشی لە شاری مەکە دەریان کرد. لە دێهاتەکان جاران عادەت وابوو مناڵیان لە دێهاتەکان زیاتر بەخێو دەکرد بۆی لە نەخۆشی بە دوور بێ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تەمەنی 5 ساڵە لەگەڵ مناڵە یاری ئەکات. دەڵێن کاتێک مانزانی جبرائیل هات سەلامی خوای لەسەر بێ لەسەر شکل و شێوەی مرۆڤێک، پێغەمبەری خوای گرت صلی الله عليه وسلم مناڵێکی 5 ساڵ دای بە زەویدا، دڵی سنگی شەق کرد، نەشتەرگەری فەتحی سەدر. مناڵەکان تر هەموویان ڕایان کرد کە بینیان ئەم پیاوە کە جبرائیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا هاتووە، خۆشەویستی خوا دەگرێ و صلی الله عليه وسلم دەیدا بە زەویدا، ئەمجا فەتحی سەدری بۆ دەکات و دڵی دەردەهێنێ و دڵیشی شەقەکات، دڵی شەقەکات، هەم سنگی هەم دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەفەرمێ پارچەیەک خوێنی مەی و خوێنی ئەستوری لێ دەرکرد لە دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی هذا حظ الشەیطان منکە، ئەوە لە دڵی تۆدا بەشی شەیطان بوو، ئەوە دەرمان کرد، واتە ئیتر هیچ تۆ تاوانت نییە و تاوان نزیکی تۆ ناکەوێت. بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تووشی شۆک بوو، هەم سنگیان شەق کرد و دەفەرمێت دڵی هێنایە دەرەوە. جبرائیل سەلامی خوای لەسەر بێت دڵی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەرکرد لە شوێنەکەی خۆی، هێنایە دەرەوە، بەڵام چی لێ کرد؟ دوای ئەوەی کە شەقی کرد، ئەو پارچە خوێنە پیسەی لێ دەرکرد کە لە دڵی هەمومانە ئێستا مەوجودە، لە دڵی هەموماندا هەیە، لە دڵی هەموو مرۆڤێک هەیە و بەشی شەیطانە. بەڵێ دەفەرمێ فەرمی ئەمە بەشی شەیطانە. ئەمجا لە تەشتێکی ئاڵتوندا، تەشتی ئاڵتونی پێبوو، جبرائیل سەلامی خوای لەسەر بێ پڕ بوو لە ئاوی زەمزەم، دڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دەرکرد و لەناو ئاوەکەدا شۆردی، بەو ئاوی زەمزەمە جوان جوان شۆردی. ئەمجا دڵەکەی خستەوە جێگای خۆی و سنگی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دووریەوە. جبرائیل سەلامی خوای لەسەر بێ. بۆیە ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێت من شوێنی تەقەڵەکانم بە سینگیەوە بین، واتە شوێنەواری عملیاتەکەی پێوە دیار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سینگیەوەم بینی، بە سینگی مبارەکیەوە. بەڵێ مناڵەکان ڕایان کرد کە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم یاریان دەکرد، ڕایان کرد وتیان دایە مەسەڵەن حەلیمەی سەعدی بوو کە دایەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شیری پێدا بوو، دایکی ڕاستەقینە نەبوو، وتیان محەممەد صلی الله علیه وسلم کوژرا، قەد قوتیلە محەممەد صلی الله علیه وسلم، ڕاکە بەخوا محەممەد کوژرا صلی الله عليه وسلم، بەخوا سینگیان شەق کرد و دڵیان هێنایە دەرەوە. بەڵێ کاتێک کە حەلیمەی سەعدی ڕای کرد، چونکە ئەم مناڵە ئەمانەتە لای ئەو، ڕای کرد کاتێک تا ئەو هاتەوە وەزعەکە تەواو کۆنتڕۆڵ کرا بە چەند خوا ئەزانە چەند دقەیەک بۆ چەند کاتێکی کەم. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ترسا، ڕەنگی تێکچوو بوو. دوایەوە هێنایەوە لای دایکی وتی بەخوا مناڵەکەش حاڵەتێکی ئاوا ڕووی داوە، ئەترسم شتێکی بەسەرا بێت. دایکشی وتی ئەم کوڕەی من کە محەممەد صلی الله عليه وسلم دڵنیا بە کەسێکی زۆر ناودار دەرەچێت، کەسێکی بەناوبانگ دەبێت، بێگومان هەروە دەرچوو. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەمەنی 5 ساڵیە عملیاتی فەتحی سەدری بۆ کراوە، دڵیشی شەق کراوە، بەشی شەیطانی لێ دەرکرا. ئەمە معجزەیەکی گەورەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە شانازی بە خۆشەویستی خواوە دەکەین صلی الله عليه وسلم. ئیشمان بە بێدینەکان چییە؟ ئیشم بە کەسێک چییە 1000 گۆڵی کردو 1000 گۆڵی کردووە؟ مادەم خوا ناناسێ لای من فلسێک ناینە تووری قوڕاوی نایەنێ،
شەرم بۆ مسلمان کە ئەوە بوونەتە جمهوری ئەو کەسانە. فڵان کەس عاقڵ بوو، ئەی عاقڵ بوو بۆ ئیمانی نایە، بۆ بە کافری مرد. مێشکی لە مێشکی ئێمە گەورەتر بوو. دڵنیا بە لای خوای گەورە مێشکی بەقەت مێشکی چۆلەکەیەک نییە، هیچ قیمەتێکی نییە، چونکە خوای نەناسی. چی قیمەتی مێشکرد بەقەت ئەم مزگەوتە بێ کە خوا نەناسی. بۆیە باشانازی بە خۆشەویستی خوا بکەین صلی الله علیه وسلم. ئەوە یەکەم نەشتەرگەری بوو کرا بەبێ هیچ دەوا و دەرمانێک، بەبێ هیچ سۆندەیەک، بەبێ هیچ بەنجێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەبێ ئازاریش.